ترخشة روشاوي الزانم كردستان ترخشة روشاوي الزانم درابن جيزو خورت برابن وردم دماوية ومهر دير اتفاق من درابن جيزو خورت برابن وردم دماوية ومهر دير اتفاق من سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان یارمەتی ئەو کارانم هەواڵەکانتان پێشکەشەکەین. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی 35 مانگە ناتوانن هیچ زانیاریەک وەربگرن جارێکی دیکە داواکارێکی نوێیان پێشکەش کرد. هەرێک لە ڕێزان ساریجار، ڕازێ ئوستورک، مەزلوم دینج، فایق ئۆزگور ئەرۆڵ لە پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان، عومەر خەریک کۆنار، حامڵ یەڵدرم و وەیسا کتاش ئەنجام بدەن. سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و پەروەردەتی زیندانی ئیمرالیان کرد. مافی دیدار لەگەڵ پارێزەران و خانەوادەی ڕێبەر ئۆجەلان و سێ زیندانی دیکە بە بیانووی سزای دیسپلینی ڕێگری لێ دەکرێت لە نێوان ساڵانی 2021 بۆ 2023 لە هەر سێ مانگێکدا لایەنی کەم 5 سزای دیسپلینی بەسەر ڕێبەر ئۆجەلان و زیندانەکانی دیکە سەربێنراوە و چاوپێکەوتنیان ڕێگری لێکراوە. سەرڕای هەموو سەردان و تانەکانیش هۆکاری سزای دیسپلینەکان و ژمارەی دۆسیەکان لەگەڵ پارێزەراندا باس ناکرێت. لە ئەنجامی داواکاری پارێزەرانی یاسایی سەدە بۆ داواکاری گشتی کۆماری بۆرسا دەسەڵاتی دادوەری ڕایگەیاندووە کە 18 ئابی 2021 بۆ 3 مانگ لە 3 شوباتی 2022 بۆ 3 مانگ، ڕۆژی سوێک یاری 2022 بۆ ماوەی 3 مانگ و لە 9 ئەیلولی 2022 بۆ ماوەی 3 مانگ سزای دیسپلین بەسەریاندا سەپێنراوە. پارێزەران لە دەی تەمووزی 2023ەوە داواکاریان پێشکەش کردووە. دەسەڵاتی دادوەریش لە 19 تەمووزی 2023 وەڵامی داونەتەوە و دەسەڵاتی دادوەری بەبێ ئەوەی وادەی دیاری بکە ڕایگەیاندووە کە سزای دیسپلین 3 مانگ بەسەریدا سەپێنراوە. دوجار ئەو پارێزەرانە لە دەی تشرین یەکەمی 2023دا بەمبەستی دیدار خانەوادەکەی سەردانیان کردووە. دەسەڵاتی دادوەری لە 13 تشرین یەکەم وەڵامی داواکارێکی داوەتەوە ڕایگەیاندووە کە ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکە سزای 3 مانگ سزای دیسپلینیان بەسەردا سەپێنراوە. دەسەڵاتی دادوەری هۆکاری بەڵاو نەکردنەوەی ژمارەی دۆسیەکەی بە بیانووی لە ڕۆژنامەکان بڵاو دەکرێتەوە ڕانەگەیاندووە. ڕێپێوانی گەورەی ئازادی لە شاریوان دەستی پێکردو بەڕێرە تاوکو 15 شوبات بەردەوام بێت. پارتە سیاسیەکان و ڕێکخراو جەماوەرە دیموکراتیەکان بۆڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان و چارەسەرکردنی کێشەی کورد لەوان و قەرسێ ڕێپێوانی گەورەی ئازادی ئەنجام درا و ڕێپێوانەکە تاوکو 15 شوبات بەردەوام دەبێت. ڕێپێوانەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە ئوتێلێکی شاریوان دەستی پێکرد کە سکین بایدن هاوسەرۆکی گشتی هەرێمە دیموکراتیەکان بەدەپە و تونجەر باقرخان هاوسەرۆکی دەم پارتی نوێنەری چەندین ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەشداری کۆبوونەوەکە بوون. ڕێپێوانکاران هێلەکی ڕێپێوانی ئازادیان لەبەر کردبوو. زەکی ئێرمەس پەرلەمانتاری شرناخی دەم پارتی ڕایگەیان سەر ڕای گۆشەگیری ڕەهای ئێمرالی هێرش لە بەرامبەردا خوازی دادپەروەری و ئازادی دیموکراتی گەلی کوردەکرێت. هەر لە ڕاگەندراوەکە ئاماژە بۆ کراوە گۆشەگیری ئێمرالی بوو بە ئامڕازی ڕژێم بۆ بەڕێوەبردننی تورکیا وڵات بەرەو خنکان دەبا بووە بە هۆکاری چەندین کێشەی جیاواز. بە درێژەی ڕاگەندراوەکە ئاماژە بۆ شکراوە لە ڕێپێوانی ئازادی بەرفراواندا دەبێت داواکاری کۆتیانان بە گۆشەگیری ئێمرالی بکرێت و ئاشتی جێبەجێ بکرێت بۆ تورکیایەکی دیموکرات و تێکۆشان ئەنجام بدرێت. هەروەها باستەوە کراوە کە چارەسەری دیموکراتیانی کێشەی کورد دیموکراتی بوونی تورکیا و پێکاتی سیستەمێکی یاسایی کۆتیانانی سیستەمی ئەمرالیە. ڕاشیانگەاندە سەرکەوتنی ڕێپێوانی بەرفراوانی ئازادی سەرکەوتنی گەلانی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لە 68مین ڕۆژدا وانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەسێ ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 68مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچوبی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی 68میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوام وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و وا بڕێرە تاوکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت.
با مادەبوونی زەینەب موراد هاوسەرۆکی کەنەکە و ژمارێک لە کەسایەتی بیانی و پەرلەمانتارانی دەم پارتی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا مەترسیەکانی سەرگەلی کوردیان خستە ڕوو داواشیان کرد لایەنە سیاسیەکان و کەسایەتیەکانی باشووری کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان هەوڵەکانیان بخەنەگەر بۆ چارەسەرکردنی کێشەکانی گەلی کورد. بەڕێزان هەروەکو دەزانن کێشە و شەڕ و ململانیەکان لە نێوان هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان زیاتر و زیاتر پەرە دەسێنن. ئەم شەڕ و ململانایە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر پرسی کورد هەیە. ئەم پرسە لە تورکیا، ئێران و سووریا نەکتەنیا بێچارەسەری ماوەتەوە بەڵکو تەنانەت دانیشی پێنانرێت و شەڕ و ململانیەکان مەترسی ئەوە دروست دەکەن کە حکوومەتی هەرێم و دامەزراوەکانیشی بێناوەڕووک و بێواتە بهێنرێنەوە. هێرشی داگیرکاری و ساڕوخی و درۆنیەکانی تورکیا و ئێران لەسەر خاکی باشووری کوردستان سەلمێنەری ئەم ڕاستیەن. هەر بۆیە تا چارەسەریەکی گشتگیر بۆ پرسی کورد نەدووزرێتەوە هەموو دەستکەوتەکانی گەلی کورد لە مەترسیدان. هێرش و پەلەمانداری ڕۆژانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان ئامانجی تێدا کە بکردن و لە ناوبردننی بزوتنەوەی ڕزگاری کووردە هەر لە باکوور و لە بەشەکانی تری کوردستانیش و لە هەمان کاتدا تێکدانی دەستکەوتەکانی باشووری کوردستانە. لەم ڕێگایەوە جگە لە داگیرکردنی کوردستان ئامانجی دروستکردنی شەڕی کورد و کووردە. بۆیە ئێمە لە هەستکردنمان بەن مەترسیانە داواکارین لە هەموو دڵسۆزانی کورد لە پارتە سیاسیەکان و کەسایەتیە نیشتیمانیەکان بە ڕۆڵی خۆیان هەڵبستن و دوای فشار و کاردانە و ناڕەزایەتیەکان لەسەر دەستگیرکردنی شەوی ڕابردوو تێکۆشەر حسێن ڕۆژنامەوان و چالاکوانی باڵەکاتی لەلایەن ئاسایشی پارتی دموکراتی کوردستان و ئازاد کرا. دوێنێ ئاسایشی پارتی لە سۆران تێکۆشەر حسێن ڕۆژنامەوان و چالاکوان دەستگیر کرد بەبێ هیچ هۆکارێکی یاسایی و بڕیارێکی دادوەر و ئاگادارکردن خانەوادەی دەستگیری کرد و بەرەو شوێنێکی نادیار بردەبیان بەپێی زانیاریەکانی ڕۆژنووس کە لە خانەوادەکی وەریان گرتبوو. شەوی ڕابردوو دوای فشار و ناڕەزایەتێکی زۆر پارتی ناچار بووە کە تێکۆشەر حسێن ڕۆژنامەوان و چالاکوانی باڵەکایەتی ئازاد کرد. بەپێی زانیاریەکان بڕیارە لە کاتەکانی داهاتوودا تێکۆشەر حسێن لەسەر هۆکاری دەستگیرکردنەکەی ڕوونکردنەوە بە ڕای گشتیودا. تێکۆشەر حسێن جگە لەوەی چالاکوانێکی ناسراوی ناوچەی باڵەکایەتی هاوکات لە خێزانێکی کورد بەروەرون و خاوەنی چەندین شەهیدن. مامۆستایەکی زانکۆش دەڵێ هەرێمی کوردستان نەبووتە نمونەیەکی جوان لە ئازادی ڕۆژنامەوانیدا. یاحیا ڕیشاوی مامۆستای زانکۆ لەبارەی ڕفاندنی ڕۆژنامەوان، سلێمان ئەحمەد هەروە ئازادی کای ڕۆژنامەوانی لە باشووری کوردستان و دەڵێ شێوازی حکومڕانی پەڵێکی ڕەشە بەسەر ژینگەی سیاسی و میدیاییەوە لە باشووری کوردستان و ئازادی کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە مەترسیدا چونکە هەرێمی کوردستان هێشتا نەبووە بە نمونەیەکی جوانی چاولێکەری لە ڕەوشی ئازادی ڕۆژنامەوانان. ئەو دەڵێت کە ئازادی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لە ئێستادا هێشتا مەترسی لەسرە بەپێی و راپۆرتانی کە لەلایەن ڕێکخراوە دەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە بڵاو دەکرێتەوە. بەڵگەن لەسەرەوەی هەرێمی کوردستان هێشتا نەبوو بە نمونەیەکی جوانی چاولێکراو لە ڕەوشی ئازادی ڕۆژنامەوانیدا و باسی لە وشکردنی هەرێمی کوردستان لە ڕێزەکانی کۆتاییدا بۆ پێشێلکردنی مافی ڕۆژنامەوانان بە جۆرێک تاوکوێسە هێزە ئەمنیەکان ناتوانیوە لەوە بگەن کە مافی ئازادی ڕادەربڕن و کاری ڕۆژنامەوانی مافێکی ڕاهای ڕۆژنامەوانی و ئازادی خوازان و داکۆکی کەرانە لە مافەکانی مرۆڤ. لەبارەی ڕفاندنی ڕۆژنامەوان هەواڵسازی ئاژانسی ڕۆژنەی سلێمان ئەحمەدیشەوە ئەو مامۆستایە دەڵێ لە ڕاستیاتە ئێستا یاسا لە هەرێمی کوردستاندا بەڵاوەتی سەروەر نییە و ناتوانین ڕۆژی یاسایی لە هەرێمی کوردستان بە ئەرێنی دابنین وەک گشتبینیانە بڕوانینە ئەو بارودۆخەی لە هەرێمی کوردستاندا هەیە. بە جۆرێک هێشتا ڕۆژنامەوانان لە دهۆک و بادینان پەلامار دەدرێن و دەستگیر دەکرێن کە ئەمە بەڕاستی پەڵەیەکە بەسەر ژینگەی سیاسی و میدیای لە هەرێمی کوردستاندا.
پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیدا و خراپی گوزەرانیان کارمەندانی گەردی تەندروستی سنووری شارچکەی دوکانی نیگەران کردووە. وە کارمەندانی تەندروستی شارچکەکە داوا دەکەن حکومەت هەموو مانگێ لە کاتی خۆیدا موچیان بداتێ. هاوشێوی مامۆستایانی نیلاک وانەبێژ فەرمانبەران و کارمەندانی تەندروستی لە زۆرێک لە ناوچەکانی سنوور بایکۆتن ئەوانیش بۆی دواکەوتنی موچەکانیانەوە بایکۆتیان ڕاگەیاندووە. سوبحی ڕەسوول کارمەندێکی نەخۆشخانەی شەهید غەریبی هەڵەت دنیا لە شارچکەی دوکان دەڵێ سەرڕای دەسۆزی ماندووبوونی کارمەندانی نەخۆشخانەکە بەڵام حکومەت بەرکی خۆی هەڵناسێ کە دابینکردنی موچەیە هەموو سی ڕۆژجارێک چونکە ئێمە ڕێکەوتنێک لە نێوانماندا هەیە کە پێویستە هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەکانمان بدرێتێ. و باسی لەوە کردووە ئەو دەسەڵاتە ڕاوێژکاری وای هەیە کە هەموو ئەنجامە خراپەکانی دەسەڵات دەخاتە سوی فەرمانبەرانە لە کاتێکدا دەسەڵات کەم تەرخەمە لە ئاساوڵاتیان و فەرمانبەراندا. و شاناز عوسمان کارمەندێکی دیکەی تەندروستی شارچکەی دوکانە دەڵێ ئەگەر ئێمە بایکۆتی کارەکە بکەین ئەوە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شەهید غەریب هەڵەدنی دادەخرێت. ئەمەش زیانی بە هاوڵاتیان دەبێت چونکە بەشی ئیستیشاری لێنیە. هەر بۆیە داوا دەکەین هەموو سی ڕۆژجارێک موچەمان پێ بدرێ و لە بەرزکردنەوەشمان بۆ بکرێت. کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوجانی کە بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووریێران لە ناوچە سنوورەکانی سەر بە شاری پاوەبریندار بوو گیانی لەدەستا. بەمە ژمارەی کۆڵبەرانی مانگی ڕابردوو کوژران بۆ 6 کۆڵبەر بەرز بوونەوە. جەبار وەیسی کە خەڵکی سەلاسی باوجانی سەر بە پارێزگای کرماشانە شەوی دووشەمە لە ناوچە سنوورەکانی نەوسوو سەر بە شاری پاوە بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووری ئێران بریندار ببوو ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی شاری کرماشان کرابوو. لەوێ لە بەشی چاودێری چڕدا خوێنرا بوو بەڵام بەوەی سەختی برینەکەیەوە شەوی سیویەکی ئەم مانگە گیانی لەدەستا. جەبار وەیسی تەمەنی 30 ساڵە خەڵکی گوندی جۆجاری سەر بە شاری سەلاسی باوجانیە بەچەکی تاپڕتەقەی لێکرا بوو. ساتچمەکان بەرسەر و دەموچایی کەوتون. بەپێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ لە یەکەم مانگی ساڵی 2024دا لانیکەم 6 کۆڵبەر لە ناوچە سنوورەکاندا بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووریێران کوژراون 44 کۆڵبەریش بریندار بوون. زۆرینەی کۆڵبەرانە لە ناوچە سنوورەکانی شاری پاوە لە پارێزگای کرماشانن و ناوچە سنوورەکانی شاری بانەی سەر بە پارێزگای سنە کوژراون و